باهۆی چارەسەر نەکردنی گرفتی خانۆکانیان دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە کەرکووک بڕیاری مارگرتنیان ڕاگەیاند و خێوەتیان هەڵداوە و خۆشیان دەڵێن تا ئەو کاتەی گرفتەکەمان چارەسەر دەبێت لە دەربڕینی ناڕەزایی بەردەوام دەبین. پێیان قبول ناکرێەوە پێیان قوت نادرێەوە خۆی کێشەکەی بەس هیچ شتێکی تیان نیە و ئەشانەیە نابین بە سوپا بە هێزێکی زەبەلاحەوە دەرمانکان بە زۆر دەرمانکە بەس ناشتوانن ئێمە مەگەر بە سەر جەنازەکانمان نەبڕن دەرمانکەن ئێمە لەبەرەوەی ئەم 20 ساڵە لێرەین ئەم 20 ساڵە یعنی ئەم دیلانی واسەکە پێگەیشتونە گشتی وا بووە بە 19 ساڵ و 18 ساڵوانە بچنە چۆ ینی بەبێ خان و بەبێ جێوڕێ بۆ چۆ بچن حتا ئاخر توانامان بەتەمەنین بەجێ بێرین و بەجێشی ناین ئینشاءالله. ئەمە هەر لە بابڵێ لە خۆپێشاندان و لەم مینە هەر بەردەوام ببین ئینشاءالله ئەم هەوڵ و شتەمان هین ناکەین ینی ناگۆڕین هەتا ئەگەینە نەتیجەیەک بۆ ئەم کێشەیەمان. هەدێمە هەر کێشەی گەڕەشی نەورۆز نییە با بڵێین ئەمانەی فەیلەقە بارودخانەیە ئەوانەی عەرەفەیە ئەمانە هەمووی هەن ینی نەک بڵێ بەڵا بەس ئەمەی گەڕەکی نەورۆزە بەس با بڵێن ئەوەی ئیسە بە هاتوونە سەری گەڕەکی نەورۆزە با بڵێن. بەڕێی قانون بڵێ ئێمە چەندین قەراراتی مەجلیسی وزەرا هەیە لە ساڵحی ئەم گەڕەکەیە مادەی قەراری 1998 هەیە لە ساڵی 2011 کە حەقی داوە بە منتقە سەکەنیەکان ئەوانی وە تەشغیلی ئەم عقارانەیان کردووە لە ناوی دانیشتوونە چەند ساڵێک ئەتوانن حکومەت بۆ هەیە تەملیکی بکە بۆیان هەروەها یعنی چەندین قەراری تر هەیە ئەتوانن بۆ خۆیان ئەوە تەملیکیکەن حکومەت بۆیان تەملیکیکە ئێمە بە پێی قانون و بە پێی یاسا ئەتوانین ئەو داوانە بەرزکەینەوە و بە سکاڵاش تۆمارەکەین لەسەر ئەو سوپایە و لەسەر ئەو کەسانێکەوە هاتوونەتە سەر هاوڵاتیانی مەدەنی لەم گەڕەکە. سەرباری هەموو ئەو هەوڵانەی ڕابردوو بۆ چارەسەری گرفتی دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە کەرکووک بەڵام هێشتا هێزەکەی سوپای عێراق لەو گەڕەکە ماون. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق لە وەڵامی پرسیارێکی پەیامدا لەبارەی هۆکاری دەستێوەدانی سوپا لە کێشەکە دەڵێت ئەم خانوانە هیچ پەیوەندیەکیان بە وەزارەتی بەرگریەوە نییە کە ئێستا سوپا دەستێوەردانی کردووە. سکاڵات تۆمار بکرێت ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویداوە بە شەو ڕۆژێک کۆتایی نایە ئێمە بەڕاستی نامانەوێت لە نێو سیراع و ململانەی لە کەرکووک ڕۆژ و شەو بکەینەوە دەمانوێت کەرکووک بۆ هەمووان بێت بۆ هەموو پێکاتەکان بێت و ئیدارەیەکی جوان و پاک و بۆ هەموو خەڵک بێت کە بتوانێت خزمەتی خەڵک کات و ئەو هێز و سوپایشی کە باس دەکرێت کە هاتوون ئێمە تێبینیمان لەسەری هەیە ئێمە تێبینیمان لەسەر مەلەفی ئەمنی هەیە تێبینیمان لەسەر مەلەفی سەربازی هەیە و تێبینیمان لەسەر ئەجیزە ئەمنیەکانی دیکەش هەیە یەقین بن خەڵکی کەرکووک لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە قسە لەسەر مەسەلانە دەکەین. جگە لە گەڕەکی نەورۆزی کوردنشین گەڕەکی کوردستان و بارودخانە و چەند شوێنێکی دیکەی کەرکووک کە سوپای عێراق با مڵکی خۆی دەزانێت مەترسیان لەسرە هەر بۆیە هۆشداری دەدرێت لە ئەگەری دەست بە سەراگرتنی خانۆکانی نەورۆز دوور نییە سوپا هەمان هەنگاو بۆ گەڕەک و شوێنەکانی دیکەش بنێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.